خۆشەویستانی کورسات و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پاڵۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. جاران قسەیەک هەبۆی وت ئاگرە لە خۆم بەدوورە. لە هەرێمی کوردستان ئێستا لە ناو سیاسیەکان و خەریکە پەڕێتەوە بۆ ناو خەڵکیژەوە پەیڕەوە کرێ کە هەر شتێک گەرمایی بۆ من نەبوو، زیانەکەی بۆ من نەبوو ئەگەر هاوڕێ و هاونیشتیمانی و هاوڵاتیەکانم چیان بەسەر دێ هیچ مشکلە نییە. ئەوەی ڕووەدا گرنگەوێت لە خۆم بە دوور بێ، گرنگ نییە. ینی ئێمە خۆمان هەمومان بەیەک پاکێت یان بەیەک ئەوەی کە ئەوترێ بەڕاستی ئەو قسەیەش کەوتە ژێر پرسیارەوە کە بۆ کورد مامەڵە لەگەڵ ئەو ئیدیۆمە یان ئەو ڕستەیە ناکات کە ئەڵێت ئێمە هەمومان لە کەشتیەکەین، ئەگەر کون بێت بەڕاستی هەمومان غەرقەبین. بەڵام لە ماوەی ڕابردوودا بینیمان کە زۆر شوێن بردومان کرا، زۆر هاوڵاتی مەدەنی شەهید کرا، بەڵام لە ئەو هەڵوێستە دەرنەبڕا. ئێستا کە موشکبارانی هەولێر کراوە ئەوەی هەڵوێستەکە سەیرەکرێ ڕاستە بە ئاڵای کوردستانە، بەڵام ئێعاز و پاڵپشتەکە لەلایەن پارتی دموکراتی کوردستانە. ئەم دابەشبوونە بوو ئەمڕۆ خۆپیشاندان بوو لە سلێمانی و وەڵەبجە و ڕاپەڕین با پاڵپشتی پارتی دموکراتی کوردستان. تۆ بڵێ خەڵک هەبێ پێی خۆش بێت، بەڵام بۆ نەچوو بۆ ناو خۆپیشاندانە، بەڵام بۆ پێشتر خۆپیشاندان یان ناڕزایەتی بۆ ئەو بردومانانە نەکرا کە کرا سەر هاوڵاتیانی مەدەنی لە لۆفەکانی کورتەک و لە لۆفەکانی پێنجوێن و لە چەمچەماڵ و مەعدایەوەی کە ئەوترێن کونەماسی وەکو کاروانەڵێ ئەمانە هەمووی پاکێجێکن بۆ هەموو شتێکمان دابش کرد، بۆ هەموو شتێکمان دابش کرد. ئەمە پرسیارە جەوهەریەکەیە کە ئەم شەو پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکە لەگەڵ بەڕێزان دکتۆر هەژار شەمحەمەد مامۆستای زانکۆ دکتۆر بەخێر بێ، هەروەها زانا تۆفیق بەگ کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان. دکتۆر زانا جەنابیش بەخێر بێ. ئەمەوێ بۆ بە هاندەرێک بۆی بەردەوامی بخوێنی بۆی لە دیبلۆم باڵاکە و بۆ دکتۆرە. دکتۆر هەژار، ئێمە بۆ لە هەموو شتێک پەرتین دابەشین، ئەوە تا مەسلەی ئاگرە سوورە لە خۆم بە دوورە تەطبیقەکەین، مەسەلەن ئەوە تا ئەوەی کە ئەوترێ هەمومان لە کەشتیەکەین، بەڵام خەریکەمەوە ڕەفزەکەین. سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی کورساتیش و سپاس بۆ کاکزاناش. هیوادارم گفتوگۆیەکی وا بکەین توانین سوود بە بینەران بگەین و بێگومان بە شێوازێکی وا دڵمان لێک زیر نەبێ، گەڕەقنەیەکیشمان گرت ڕقنەکەمان بنیان نەربێ. کاکە زانە بەڕاستی کەشتەکەی هەرێمی کوردستان دەمێکە کونی تێبووە، زۆر دەمێکە کونی تێبووە، تەنها لەم تۆپبارانە پرسیانە، بەڵام تۆ کاتێ پرسە سیاسیەکان ور دەکەیتەوە. من ئیمڕۆکو مامۆستایەکی زانکۆ پسپۆڕێکی بواری میدیا بێت لە من لە خطابی میدیایی و زیاتر حەزەکەم قسە لەسەر مەسەلەکان بکەم کە تۆ سەرکردایەتی سیاسی کورد لە هەرێمی کوردستانە خطابی موحەدی نییە، یەکگرتووی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی تەواوی کێشەکان، تەنها شۆیەکەکەن بۆ میلەت، تەمسیلەکەکەن بۆ میلەت، یەن کێشەکان ور دەکەنەوە. چۆن لە ناو زانستی میدیاییە تیۆریەکەی ناوی چاندنی ڕۆشنبیریە غەرسی سەقافیە، بە هەمان شێوە لە ناو دنیای سەرمایه‌داریشە لە ناوی سیاسەتیشە تیۆریچکێ ناوی تیۆری جەهلە، بەیان تیۆری جەهل، بەڵێ غەرسی جەهل بە مانای گەمژاندنی میلەت، گەوجاندنی میلەت. لە ناو ئەوانەشا لە ناو خاڵە لە خاڵەکانی ئەم تیۆری دواکەوتویە چییە؟ سەرقاڵکردنی میلەتە بەو کەیسانەی کە لاوەچین بۆ لەبیرچوونەوەی کەیسە گرنگەکان. زۆر کەسی کەیسی کەی چارەن و سازی ئەم میلەتەمان هەیە لە هەرێمی کوردستان، هەل لە زاخۆ هەتاک و خانەقین و هەموو ناوچە کوردستانەکان کە هەمووی بەیەکەوە پێیوەستە. ئایندەی ئێمە بەیەکەوە بەسراوەتەوە، بەڵام حیزبی کوردی قەناعەت بەمە ناکە کە ئایندەی من بەسراوەتەوە، ئەمە ئەو پرسیارێکە بێ لە لیان بکات بۆ دانانیشم. تۆ ئەو ئەبینی لە جوم و جۆڵەکانە بە ئەکسەوە من ئێمە پێچوانە ئەبینی نەگەروانێ بۆ پێمان ناڵێن، یعنی خێرە پێمان ناڵێن کاکەزانە. من هەمان قسەی تۆ دووبارە ئەکەمەوە وەلەوە یەشتێک بەڵام کاکزانە مرۆڤ مردن، مرۆڤ کوشتن بە قوربانی بوون لە هەرێمی کوردستان لە هەر شوێنێکی کوردستانە وەکوێک وایە، بە تایبەتی ئەگەر هاوڵاتی بێ. مە شەڕی بەرامبەر نییە تۆ دوو هێز بەرامبەر بێک شەڕکەن و لە یەکتری تۆ بۆ کوشتن چوو بیتە جەباشە. ئەو کەیسانەی کە لە ڕابردووە ئەمە پەیوەندی دەرهاویشەی چییە؟ دەرهاویشەی دوور و درێژی ساڵانی ڕابردووی هەل لە شەڕەکانی ناوخۆ بۆ ئاژبوونەوە بۆ دروستکردنەوەی حکومەت و لە دوای دروستبوونی شەڕی داعش و قەیرانەکان هی دوور و درێژە، بەڵام کاتێ تۆی هەموو کەیسەکان
پارچاکەیت هەموو شتێ پارچاکەی سنووری زۆنەکان و زۆنی زەرد و سەوز تۆخەکەیتەوە جاریچکە کەیسە سیاسیەکانیش وردەکەیتوانێت تەنانەت لە کەیسی مردنی هاوڵاتیشە ئەبێ وا پارچە بکرێ ئەی باشە لە دێها شتیکایە بوو باەمە لۆمە نەکەین بۆچی خەڵخۆ پیشاندانی نەکەن کاکە زانە ئەم حیزبە سیاسی کوردانە بە خەڵکیان بەڕادەیە ماندوو کردووە شتێ نەماوەی تر پێوی سەرقاڵیکەن ئەبێ بەدوای زۆر شتی بچووکە بگەڕێی یعنی ئێمە چاوەڕێ ئەوە کەنجاریش کە بردومان ناکرینەوە چاوەڕێ ئەو کەنجاریش کە درۆن نایەتە سەرمان لێمان بە ئەگەر پێشتر مەسەلە لە شەهیدکردنی یەک خێزانی کورد لە لۆفەکانی کورتە کەوتیان ئەمانە پەکەکەن بەڵام دوای دەرکەوتە مووی ژن و منداڵ بوو هەڵوێستێکی گەورەی نەتەوەی هەبوایە لانی کەم مەسەلەن یەکگرتوو بواە حسابی بۆ ناکرا گوتارەکانی ئەمان کاکەزانە گوتاری هینا ئیدانەکردنە سەرکۆنەی ئەو هێرشاکەن مەو هەڵوێز وەرگرتن نییە ئێمە شتێکمان هەیە گەر بە تەمسیلیش بێنای حکومەت یاریمی کوردستانە نوێنەراتی حکومەت یاریمان هەیە ئەم هەرێمە ئێمەش بە پێی دەستور لە ناو هەرێمێکی فیدراڵیان لە عێراقا ئەندا پەرلەمانمان هەیە وەزیرمان هەیە لە بەغا لە نام حکومەتەیە ئەم حکومەتی کە نای حکومەتی ئیتیحادیە حکومەت یاریمیشمان هەیە وەستانە ڕسمیەکەی فەرمیەکەی ڕسمیەکەی ئێمە چییە چی بوو لە ڕاپردوودا بۆ پارچەی ئەەکەین بۆ ئەگەر لە هەولێر خەڵک کوژرێمە بێ لێرە دڵمان پێ خۆش بێ هاوڵاتی مەدەنیشت کاکە گریمان هاوڵاتی مەدەنی نییە باشە گریمان ئەوەی لەوێ شەهید دەبن هەمویان پێشمەرگن ئەی هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانە نین هەڵوێستەکە هاوڵاتی من نیە کاکە هەڵوێستەکە لە کاکە زانە حیزبی کوردی ئەوەی خەڵک بەم پارچە کرایە بمێنێتەوە ئێستا لەکوێ تەمسیل بۆ لە حکومەت یاریمی کوردستانە تەمسیل بۆ پرسیارەکە ڕوبەڕووی شیە بێتەوە ڕوبەڕیەتی پارتیە بێتەوە لە بەرەی 2000 سەرێشەکە لە هەرێمی کوردستانە بۆیە پرسیاری سەرشی ئەوەیە من ئەڵێم ئەم دەسەڵاتە ئەوێ هەتا دواتنۆک ئەم خاڵکە سەرقاڵکە بە کەیسی بچووکەوە تاکو ئەوەی بەداخەوە هیوادارمە ڕۆژە ڕوونەیە تووشی و ڕژبینیە نەبین کە ئەیمان بەرە و ئاش بەتاڵێکی مۆدێرن بڕۆین ئەم هەرێمەش ئەوەی هەشمانە لە دەستمان دەرچێ کاڵک بە ئەژدۆمان بخشێنین دیمەنەکانە بینین لەسەر شاشەی ئەیبەرەوە ڕۆژتاڵێکی مۆدێرن بکەیت بەڵێ لە سەردەمی تەکنۆلۆژیا و زانیاریە لە 2023 مۆدێرن بەڵام هەمومان بەرپرسیارین بەرامبەر بەوە تەنها لایەنێ بەرپرسیار لێ کاکەسانە کە شانی خۆی خاڵی نەکاتە لە واقع لەبەرەوە بێ قسەی ئێمە لەسەر ئەوە بێ ئەو پرسیارە لە سەرکرداتی سیاسی کوردکەین چی واتان لێکا بە گوتاری سیاسی ڕۆبەڕووی کەیسەکان نابنەوە زۆر باشە دکتۆر ڕژار ئینشاڵڵا گفتوگوی زیاتر لەبارەکەین کاکزانە پارتی نهێنی ئەوەی کە پارتی لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕێنی هەڵبژار بۆ خۆپیشاندان بەرامبەر ئێران چی بوو مەسەلەن ئەمە بوو پێشکی سڵاو بۆ بەڕێزە بۆ بینەرانی کەناڵی کورسان ویز و بەخێراتی مامۆسای خۆشەویست دەکەم پێشەکی منەمەوێ لێەوە بەڕاستی داغڵ بم بابەتی خۆپیشاندان لە شاری سلێمانی یا لە هەڵەبجە یا لە هەرچی شوێنێکی ئەم کوردستانە بێت من پێم وایە خوێنی کەسێک لە سلێمانی لە هەڵەبجە هەمان خوێنە لە زاخۆ و لە دووهۆک و لە هەولێر ئێمە نابێ بۆ بابڵین بۆ متەڵقەوە قسە بکەین یا بۆ دیدگایەوە قسە بکەین کە ئەوەی کە لە هەولێر ڕۆیە ئیتر بێمە لێرە پەیوەندیمان پێوەی نەبێ ئەوەی کە لە سلێمانی ڕۆیە بەڵام هەروانە بووە تێبینی ناکەی من تێبینیە ئەم لەگەڵتام لەگەڵەوەیە جۆرێک لە ساردی هەیە لە نێوان شارەکانە بەڵام ئەمە نابێتە بێتە هەمێکی بەڕاستێکی کەمی ئێمە لە شوێنە کاژی ناوی کوردستانە وارچە تەحەدایەک بێ بۆ هەرێمی کوردستان لە سلەیمانی بێت یەکێتیەک بێت پارتیەک بێت حیزبێکی کەیتری سیاسی بێت دەبێت ئێمە هەمان قەنەعەتمان هەبێت و هەمان هەڵوێستمان هەبێت بەرامبەر هەرچی کەسێک بێت کە ڕۆیان لێرەیە ئەوەی کە جێگای داخە کە منی بینم ینی ئێمە نابێت کارە ساتەکانی خۆمان بچوو بکەینەوە لانێ لەگەڵ مامۆسای خۆشەویست ساملۆیە جیاواز بم مەسلەی شەیدکردنی پێشڕە و دزەیی و خێزانەکەی ئەمە تەنیا شەیدکردنی ئەو نییە وەکو کەسێک ڕاستە وەکو بنەماڵە خەسارەتێکە بۆ خۆیان بەڵام ئەمە کوشتنی ڕۆحی شوناسی ئێمەیە لێرە لە هەرێمی کوردستانە مەسەن بردومانکردنی شوێنێک لە هەولێر بێت لە دووەک بێت لە سلەیمانی بێ لای من هەمان ئازارە کە لە هەولێر ڕوویاوە هەمان ئازارە کە لە سلەیمانی ڕوویاوە لەبەرەوە ئێمە بێ هەمومەکانی ئێمە پەرش و بڵاوە هەمومەکانمان کۆ بکەینەوە کۆکردنەوەی هەموم یعنی کۆکردنەوەی ئەو ئێش و ئازارانی کە ئێستا خەڵکی کوردستانی تێدا ئەژی بەڕاستیەکەی بە دەرەجی یەکەم ئەرکی سەرشانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکو دوو لایەنی زلێز لە هەرێمی کوردستانە وەکو دوو لایەن کە خاوەنی پێگەیەکی گەورەن خاوەنی دەسەڵاتێکی مادی و سەربازی گەورەن
و لە هەمان کاتیشدا دروستکەری ئەنزیمی سیاسیەکان لە هەرێمی کوردستانە و زایدە مەسئولیتەش دەکرێتە سەر لایەنە سیاسیەکانی تر و واکەوێتە سەر تاک بە تاک لە هەرێمی کوردستانە چونکە ئەمە خەمێکە خەمی هەموو نیشتیمانە و خەمی هەموو حیزبە سیاسەکانە و خەڵکی و خەمی هەموو کەسێکە کە شعورێکی هەبێت هەستێکی هەبێت سۆزێکی هەبێت بەرامبەر بە نیشتیمانەکەی خۆی. مەسەلەی ئەوەی کە لە شاری سلێمانی ئەمڕۆ خۆپیشاندان کراوە بە پێچوانەوە من پێم وایە بێت بەڕێزیشت یعنی کەسێکی کەش کادریکی کێتیش ئەندامێکی بزوتنەوەی گۆڕانیش ئیسلامیەکیش کەسێکی کەش کە ئەگەر ئینتیمای سیاسی نەبێت بە شێوەیەک لە شێوەکان وەکو پلتفۆرمێکی گشتی کۆمەڵایەتی دەبێت دەستخۆشی لە پارتی بکەن ئەگەر خۆپیشاندانێکی کرد بێت دژی موشەی بارانکردنی هەرێمی کوردستان و شاری لە بەرامبەر ئەوە یەش مەسەر و بابەتی بەڕێزم من نەزانم تاوان پرسیارەکە لە ناو ناکتامەڵێ بۆ لە هەولێر خۆپیشاندان ناکرێت دژی تورکیا بۆ ئەم جیاوازیە ناکرێت ڕەنگە لە یەکێکیش بپرسم بۆ ئەو بەرامبەر بە ئێران نایەتە سەرخەت یعنی سلێمانی هەرە و خەڵکە من سەیریکە من بۆ تەوەجوهی جەنابن نایبینم من ناڵم شاری سلێمانی واتە ئێران شاری یەکێتی نیشتیمانی کوردستان واتە تابعی سیاسەتی ئێرانی من بۆ بیرکردنەوە بەڕاستیەکەی من نامەوێ شرۆڤەی ئەم بابەتە بکەین من بۆ نایبینم لەوانەیە ئێمە لە ناوچیەکە بژین ناوی کوردستان بێت ئەم ناوچەیە معنی بریتە لە جیۆسیاسیەک بریتە لە جیپۆلۆتیکێک لێرە لاانێ ئەم منطقەیە بە حکومی جیپۆلۆتیشی کە نزیکە لە وڵاتێکی وەکو ئێرانەوە ئێرانیش وەکو وڵاتێک هەژمونی خۆی هەیە و دەسەڵاتی خۆی هەیە حتمما لەو شوێنانەوە هەژمونی زیاترە بێت کە سنوورەکانی نزیکترن لێرە لە خۆیەوە واتە لاانێ من بۆ متەڵەقەی بەڕێزەدا و قسەیە نەکەم ئێمە لە شاری سلێمانی ئەمە شارێکە لە شارە کوردیەکان و خەڵکی تێدایە و ئەندامانی پارتی و هەموو حیزبە سیاسەکانی تێدان وەگەر ئەو خۆپیشاندانش کراوە ئێمە ڕاستە ئێمە دروستکەرەکەی بووین ئێمە هەڵگری نازنامەکەی بووین ئەوە شانازیی گەورەشە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە لەسەر بابەتێکی وای خەڵک کۆبکاتەوە و ئەو کۆبوونەوەش کە کراوە بەڕاستیەکەی کۆبوونەوەی ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان نەبووە من هاوڕێی خۆشمەوە بۆ سەر بەلایەنە سیاسەکان بۆ بەشداریشی تێدا کردووە لاانێ بەس بە محەدەدی واقعە لێرە لە هەولێریش ئەوەی کە من ئێستا باسم کرد بۆ سلێمانی بۆ هەولێریش ئەبێ وابێت بۆ هەولێریش ئەگەر دەست درێژیە کرایە سەر سلێمانی کاکەزانە بە فەرەزات نا مەسەلەن بۆ نمونە خەڵک لە سەرەوەی کە بردومانی تورکیا کراوە لە پارکی سامی عەبدوڕەحمان مەسەلەن کۆمەڵی خەڵک چالاکوان کردبوونەتەوە خێرا دوو ئەوەندەی چالاکوانەکان ئاسایش لێ بووە بۆ نمونە لێرە دڵنیات کەم ینی شتە پرسیارەکەم مەوزونە بەڵام ئەگەر یەکێتێکی ژە وەڵامەم داتۆ ناتوانانی شانی خۆی لەوە خاڵی پرسە نیشتیمانیەکان دەنجی پارتیەکان بەرامبەر ڕەخنەگرتن لە ئێران زۆر زوڵاڵترە دەنجی یەکێتیەکانیش بەرامبەر ڕەخنەگرتن بەرامبەر تورکیا زۆر زوڵاڵترە ئەمە ئەستاکەی شەقبوونێکی دروست کرد با من لێرە شتێک بڵێم لەسەرەوە دەنگە زوڵاڵی کە بەڕێزە باسیەکەی من لە سلێمانیم و لە گەورەتیم و ئەسەسەی پارتیام و مەسئولیاتیشم هەیە و دەسەڵاتیشم هەیە و ئەو دەنگە زوڵاڵی کە تۆ باسیەکەی هەمان شت ئەگەر دەوڵەتی تورکیا بە موشک بێ بە درۆن بێ بینە بە سلەیمانیەوە بینە بە هەرچی پارچێک لەم هەرێمی کوردستانەوە ئەکید بە هەمان هەڵوێزدەیە و هەمان دیدگایە و هەمان بیرکردنەوە بەڵام من باسی گشت ئەکید بە لەناو ئۆرگانەکانی ئێمەشا ئەوەی کە من فێری بووم و ئەوەی کە من ئامۆژگاریان کردوم و ئەوەی کە من لەناو حیزبەکەی خۆما فێری بووم ئەندامان و کادرەکانی کەنە ئەکید بە ئەگەر نەڵم بە زۆرینەیەکی مطلق بە زۆرینێکی نیسبی گەورەش هەمان بیرکردنەوەیان هەیە بەڵام ئالێتی جێبەجێکردنەکانیان لەوانەیە جیاواز بێت یعنی من ناتوانم بڵێم بە هەواڵانی یەکێتی یا حیزبێکی کتری سیاسی بڵم بۆ ئێوەش ناچن لە هەولێرایە لە دووەکابیکەن هەرێکە ئازادە لە شێوازی ممارەسەکردنی سیاسەتی خۆی و حیزبایەتی خۆی و بیرکردنەوەی خۆی و دیدگای خۆی و تێڕوانینی خۆی و ڕوانگەکانی خۆی ئەوەی کە لای من گرنگە ئێستا کارەساتێک کە لە هەولێر ڕۆیا بێت هەموو کەسێک لە هەرێمی کوردستانە بە کارەساتی خۆی بزانێت ئەگەر کارەساتێک لە شاری سلێمانیا ڕۆیا بێ هەولێرەکان و دۆچەکانیش بە کەرکووکەکانیش بە کێشەی خۆی و بە معاناتی خۆی و بەوە ببینینەوە ئێمە نابێت وەکو مامۆسای خۆشەویست ئاماژەی بێدا ئێمە خۆمان پەرت بکەین لە خطابێکی بە ڕاستیەکەی لامبالاتە و لە خطابێک بێکە ڕاستیەکەی ئێمە خۆمان بچوو بکەینەوە دوژمنانی خۆمان بە گەورە ببینین ئێمە وەکو میلەتین وەکو قوربانیمان داوە وەکو هەموو ئەو ڕەکیزانەی کە دەوڵەتی لەسەر دروزە بێ هەموو ئەو ڕەکیزانەی کە میلەتی لەسەر دروزە بێت ئێمە وەکو کورد هەموویمان هەیە بەڵام ڕاستە لەگەڵ بەڕێستانم لەگەڵ مامۆساشە هاوڕام لەگەڵ ئەمەیە ئێمە لە هەرێمی کوردستانە کێشەی ئەساسی ئێمە ئەوەیە کە حیزبە سیاسیەکان ناتوانن لەسەر مێزێکی ئاوا گفتوگۆ بکەن و سیڕاعە سیاسەکانی خۆیان
تەرجەمە بکەم بۆ سەر مێسی گفتوگۆ و دایلۆک و تێگەیشتن و ئەو بابەتانەی کە پەیوەندی بە ڕەهەندی نیشتیمانیەوەیە ئەو بابەتانەی کە کێشەی هاونیشتیمانین ئەو بابەتانەی کە کێشەی استراتیژی ئەم میلەتەن بیخەنە سەپەتەیەکی ترەوە ئەمە یەکێکە لە کێشەکانی ئێمە و حەزەکەم پێشوی بڕۆیتەوە لای مامۆستا ئاماژەش بە بابەتی کە بدەم من لەوەژە بەشێک تێیدی کاک دکتۆر هەژارەکەم خطابی ئەعلامی لەم ناوچەیەدا بەڕاستیەکەی زوڵاو نییەکو و بەڕێزت باسی دەکەی ئەمڕۆ لە خۆپیشاندانەکانی شاری سلێمانیدا ئەوەی کە من بینیمە هەندێک کەڵانەیە کە من نامەوێت لەگەڵ ڕێزمان لێرە ناوەکەی بێنم وجودیانە بووە ئەو کەناڵانەی کە کەناڵی بەڕاستیەکەی لەم دەبەرەیە بە کەناڵی با بڵێن حیزبی بێسەر بە هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە یاسەر بە لایەنەکانی تر بن بەڕاستیەکەی هیچ تەواجودیان نەبووە کاکە بوونی کەناڵی ئەعلامی کاکزانە بەڵێ بەڵام ئەگەر یارمەتیەکەم بە دۆخێکی دروست کردوێمە لەسەر ئەو دۆخە قساکە کاکەزانە با من پەیامەکەم تەواو بڵێ بوونی ینی مایکی کورسات نیوز بێ کورسات بێت کەناڵێکی کتر بێت لە کەناڵەکان تێگەی ئەو مانای ئەوە نییە ئەو بەشێکە لە ئەنجندە و سیاسەتی پارتی دیموکراتی کورسانە گەبێتە خۆپیشاندانێک و خۆپیشاندانەکە دژی هێرش بۆ پایتەختی هەرێمی کوردستان وێرانبوونی پایتەختی هەرێمی کوردستان و لەقبوونی پایتەختی هەرێمی کوردستان لەقبوونی شاری سلێمانیە لەقبوونی شاری سلێمانی لەقبوونی دووەکە ئێمە حەلقەیەکی واصلین کۆمەڵە ڕابیتین هەموو بە یەکتریەوە باشین هەموو بە یەکتریەوە بەهێزین هەموو بە یەکتریەوە جوانین ئەمە ناکرێت لەبەر ئەوەی خۆپیشاندانەکە قیادەی منطقەی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانیا ئۆرگانیزەی کردو ئامادەی کردو سازی کردو هاتوونتە سەر جادەکە کەناڵەکانی تر ئەی باشە من پرسیارێک لەو کەناڵە بەڕێزانە ئاکەم بۆ لە شوێنێکە بەسیترین کێشە هەیە دەیە مایگەچێتە بەردەمی و دەیە کە زێنن تحریشیەکەن لەبەر هەنێ ئەجندەی سیاسی خۆیان ئەی لە بابەتێکی وا هەستیارە تێگەی کە سنووری هەرێمی کوردستان بەزێنراوە ئیتر بۆ زانیاری ئێرامی بەزێنێت تورکیاوی بەزێنێ لای عینەشتا یەک بابەتە یەک مستەوایەک ئەوە کە نەکراوە ڕەنگە ئەوەی دروست کرد بەڕاستیەکەی وە ڕەخنەیەکی گەورەیە من وەکو میدیاکار تێیتەکەم ڕاستی بەکە ئەبێ لەوێبی لەو شوێنە بەڵام خەتێک چێشراوە من ئێستاوەتا خەریکی نەسەر و خەتە قساکەین دکتۆرە ژان ئەو بۆ چوونانەی کاکزانە بۆ چوونی فەردین وەکو کەسێکی ڕۆشنبیری ناوبۆچوونەکانی کاکزانایی فەردی نیە بۆ چوونی کادرێکی حیزبی پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی قساکە بە ڕسمی قسە بێگومان قسەکەی من لەوەیە چەند گرنگە ئەوە تەوزیف بکرێ بۆ گشت وانە وا بووە لە ئەساسا من با نبمە بەڵام دەرەوە وا بۆ پێشتر من حەزەکەم جارێک پێم خۆشە بە کاکزانە بە بەڕێز و بەبینەرانش بڵێن بە تکایە با ئەمە لە وتاری سۆزداری و لێکدانەوەی نالۆژیکی دوورکەوینەوە زەمانی ئەوە نەماوە کاکە ئێمە سەری خۆماکەی نەکوونەکەەوە و جیسمان بە دەرەوە هەڵەکانی خۆمان نەبینین کەناڵی میدیایی لە کوردستان ئەیشێ خاوەندی حیزبەکانە حیزبەکان خاوەندەرێتی کەناڵەکەن ئێمە کەناڵی ئەهلیمان نییە بەمانای ئەهلی ئەگەر ئەو ئانی کە لەسەر سەکۆی تۆڕە کۆمەڵاتەکان و پێگە ئەلیکترۆنیەکان کە هینی کەناڵە جاسووسیەکانن ئەمانە خاوەندارێتیان نادیان هەر کەناڵە من بەڵگەم بەدەستەوە نێ ناتوانم تا بەڵگەم بەدەستەوە بێ ناتوانم بەس ئەڵێم کەناڵی ئاژانین بۆ ئاسایشی کۆمەڵایەتی تێکەین هەچ کەناڵێک ئاسایشی کۆمەڵایەتی تێک بدات مۆراڵی خەڵک تێک بدا لە لای من کەناڵێکی جێی گومانە و بێ بخرێتە بەردەم بە پرسیارەتی یاساییەوە بۆیە با لەوە دوورکەوینەوانێت کاکەسانە ئەو هاوڵاتیانی لە پێنجۆن شەید بوون هاوڵاتی نەبوون ئەو پێشمەرگانەی لە فڕۆکەخانی کشتتوکاڵی دژە تیرۆر پێشمەرگی ئاژانسی دەستگای زانیاری و پاراستنی هەرێم نەبوون کۆ هەڵوێستەکان کوا ختابەکان کاکەزانە واقع ئەەکەیە دانی پیا بنێن لە سنووری دێگەڵە بوو ئەو دیوە با من ئەسڵەن لەسەر خۆپیشاندان بچووکترین مافی هەموو تاشەکە نەگلایەنێکی سیاسی وەکو پارتی دیموکراتی کوردستان لەم شارە مافی خۆپیشاندانی هەبێ ژاگە لێرەنیکا لە چۆ بیکات ئەمە پایتەختی ڕۆشنبیریە پایتەختی ئەدویە شاری هەمومانە ئەگەر خەڵک ئازاد نەبێ خۆپیشاندانەکە چی کرد ناڕزاتی دەربڕیوە ئەی باشە کاکەزانە ئەگەر ئاماری وەرگین لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ڕۆژانی قەسفی درۆنەکانی تورکیا زیاترە یان ئەم نوێنەری ئێران لە نەتەوەی گرتوەکان ئەڵێ ئێمە بەڵگەمان لە دەسە بۆ پاراستنی استراتیژی ئاسایشی نەتەوەی خۆمان قەسفی ئەو شوێنەمان کردووە بەڵام باشە کاکە زانیاریە بۆ خەڵک ڕوونکەنەوە وێنەکان گوتاری وێنەی ناو میدیای کوردی لە هاتووە سەر بە بەغایەک لەگەڵ وێنەی مناڵەکەیە باسی شتەکانی کە ناکرێ ئەمە بۆ ڕوئەیە من لەگەڵ مەرجی مریض مرۆڤەکانیم سەرمایەدارێکی نیشتمانپەروەری کورد مردووە منش بەداخم بووی ئەو سەرمایەدارە ئەیتوانی کۆمەڵێکی زۆر پرۆژە
لەم کوردستانە ئاوادان کاتەوە بەڵام من لەگە پرۆژەی شەق کەسیانین بۆ بازرگانی دەوڵەمونی بوونی خۆی لەگە پرۆژەی گشتیام کە خزمەت کارزانکۆ بکاتەوە قوتابخانە بکاتەوانێ نەخۆشخانە بکاتەوانێ ڕێگەوبان ئاوادان کرد پرۆژەی وەرگرت بکەوێتە خزمەتی گشتیوانێ من ئەڵێم خەمی خەڵک لەم هەرێمی کوردستانە لە خەمی حیزبی چۆتە دەرەوانێ ئەم حیزبانە میدیاش سەرقاڵەکان بەشتی بچووکەوانێ شتێکە بۆ فڕێن ببوورە ئەم قسەیەکەم بڵێ کاکە ئەوەی کە دەسی لەناو ئاوەکە و کۆنێکە ناو دەسی لەناو ئاگرەکایە دەرونی خەڵک کاکە زانە ئەکوڵێ هاوڵاتی لە هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێم 4 مانگە موچیان وەرنەگرتووە حکوومەتی هەرێم وەڵامێکی منطقی پێ نییە بۆ ئەم خەڵکە قسەیان نەوەزارەتی دارایی قسێکی پێ نەنوێنەری حکومت قسێکی پێ کاکە ئەو بەستنەوانێ با هەمەکە مەسەلەکە ساروخی ئێران و درۆنی تورکی نییە کەیسەکە ئەوەیە تۆ لێرەدا ئەتەوێ ئیش لەسەر گەوجاندنی خەڵک بکەیت دانی پیا بدینێ ئەگەر ڕاز ناکەن کاکە گیان بێنە بەردەم وەختی خۆی بەڕەحمت بێ سەرۆک مامجللا لەگەر کاک مەسعودا کە دوای شەڕی ناوخۆ ساڵانێکی زۆر شەڕی ناوخۆی نەفرەت لێکرا و ئاش بوونەوە هاتن قەدوشیان قسەیان کەوتیان ڕەنگە ئێمە دوو تاکە کەس بین کە لە هەموو لەم شەڕانە لە هەموو کەسێ بێت تاوانتەر بین ئەی باشە چێ شەڕی کرد ئەوان ئەترافیان کردیان بەڵێ هەڵەبوو کە شەڕما کرد بە گەورەی خۆیان هاتنە بەردەم خەڵکو و جۆرە لە داوا لێبوردن داوای لێبوردنیا کرد ئێستا چی ڕێگرە کاگەزانە ئێمە ئەمانوێ پرسیارکەین من وەکو موچەخۆر وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو کەسێکی میدیاکات پرسیارەکەم لەسەر کرداتی سیاسی کوردی بۆ نایەن بە ئاشکرا لەسەر شاشە لەسەر مێزی تەلەڤیزیۆن بیکەنەوە ئەمنی قەومی کورد ئەمری ئاسایشی نەتۆیمان نییە کاگەزانە تۆ لە ئێرانەوە بە ساروخ لێتەیە لە پایتەختەکەتەیە سوکاتی بە پایتەختەکەتەکە ئەمنی قەومیت نییە لە ١٠ خاچی بادینان داگیرکراوە لە لای سوپای تووشیاوە ئەمنی قەومیت نییە تۆ ئەبێ بە گوتارێکی یەکگرتووی بچیتە بەغا بە حکمی دەوڵەتدارێتی ئەبێ حکومەتی عێراقی ئیجبار منیش وەکو ڕۆژنامە نووسمان فیومە بپرسم ئەو غروریەتی لایەنە سیاسەکان لە چیەوە مەسەلەن تۆ لەلایەک ساروخت پێوەندرێ لەلایەک خاکت داگیرکراوە لەلایەک درۆن بە ئارەزووی خۆی دێ موشەکە خاتە گیرفانی ئەم ئەوە بەڕاستی بەداخۆ کاگەزانە ینی ئەم غروریەتە لەکوێ بۆ کاکزانە ئەڵێ لەسەر مێزە کۆیان ناکاتەوە لە مێژووە ئێمە یەک شتێکە بۆ جەنابشکەوازمەوە کاکزانە بۆ بێ بەڵام ئێمە لە مێژووە بەداخەوانێ ئامادەنی سەر بۆ هەموو دوژمنەکانمان دابنێوێنین بەڵام ئامادەنی سەر بۆ یەکتری دابنێوێنین کاکەمە عیبەن ئێمە گەورەیە لە سیاست ناگەر خزمەتی میلەتەکەت کەی ئەجینە ئێشەکان یەک ئێشە مەسەلەکە هەولێر و سلێمانی نییە مەسەلەکە ئەم وڵاتە داگیرکراوە تۆ لێرەدا داشی دامەیەکی زۆڵێنری بۆ حسابەکە جوگرافیای سیاسەکەی تۆ واڵێ لە 1200 کیلومتر زیاتر لە 900 کیلومتری هەرێمی کوردستان بە ئێرانەوەیە ئێکاکە خۆ تۆ هەل لەبەر بەرژەوەندێت ئابوووریەکانی خۆی بێ ئەبێت خۆی بپارێزێت تۆ چیت لە بەرامبەرەوە ئێمە چین میلەتی کورد چیمان هەیە بەشێک لە پارەی پێشمەرگەمان ئەگەر هێزە بریشەکان دابین نەکات موچی پێشمەرگەشمە بۆ دابین ناکرێت ئەمە واقع ئەمە دانی پێبنین کاکەزانە بە گوتارەکانمان ئاشکرا بێت وازەشتی ژێربژێ بێنین ئێستا دنیای تەکنۆلۆژیا و زانیاری میدیای نۆتۆڕە کۆمەڵاتیەکان زۆرشتی ورد کردوێتەوە زۆرشتی دەرخستەوە دێها کەیس لەسەرم حکومەتە جوڵێنراوە بە دەیەهاش ئەم یەتەوانێ هەموو کێشە ناوخۆیەکانی خۆی جاری شکەی نێرێتەوە لێک مستەڵەحی سیاسی و میدیایی هەیە کاڵەن سەناعەت الفەوزە ئەو فەوزە الخەلاقە کە هەردووشی دروست دەکرێت بە جارێک کە سەرقاڵکردنی ڕای گشتی جەماوەری میلەتی کورد بەو کەیسانەوانە کە کەیسی کە هەیە ئەبێ لای ئێمە پرسیار بێ باش کاکزانە بۆ ئەوە ناکرێت بۆ کۆمەڵێک کێشە ئەدرێتە دەم کێشە وەکو دکتۆرانێ زانی کاک زانە من بۆ دوورخستنەوە ئەڵێ مەسەلەن ڕەنگە ژوورێکی عملیاتی دروستکردنی فەوزاشە بێ بەڕاستی بۆی تۆ خەڵەتێنێ و بگەوجێنێ ئەزانی لانێ من بینینی من وانە بێ وەکوی مامۆساداسیەکە بێگومان کاکەزانە جەناب بەقەدرێکی حیزبی وەکو من نەیبینیت وەکو میدیاکاری خۆڕێکی میدیای ناویشە حیزبی دەگە حیزبی نەبی لەو مؤسساتانە ئیش ناکەی لێرە لەناو هەرێمی کوردستانە شتێک نییە ناوی بێلایەنی بێت ئەمە واقعە بەڵێ با مامۆسای زانکۆ بێت دا مامۆسای زانکۆمانێ و ئینتیمای سیاسیانێ بۆ پارتی بۆ یەکێتی لەژێر ناوی پارتی و یەکێتی و بێلایەنەوە لەناو مؤسسەکانی زانکۆ و غێری زانکۆیان با نەڕۆین لەسەر ئەو تەفسیلاتەوە یای من گرنگ نییە سەر بە یەکێتی بە یا سەر بە یەکێتی نەبێت لای من نقطەیە گرنگە ئێمە بێت پۆلێنێ بکەین بۆ بابەتەکان کە بەڕاستەکەی باسیەکەین ئەوەی کە مامۆسای بەڕێز باسیەکات بێگومان کێشەی گەورەیە لە هەرێمی کوردستانە کێشەی دارایی هەیە ئەوەی بڵین ئاراستی بەرنامەکەمان نەڕوا بۆ مەسەلی موچە و ئێمە لا سەریکە من لای من طبعا مامۆستایەک فەرمانبەرێک هەموو کەسێکی ئاسایی لە هەرێمی کوردستانە
مافی ئەوەی هەیە کە بە ئازادی بژی، مافی ئەوەیە کە ئەمنێتی بۆ دابینکەیت، مافی ئەوەیە کە خۆشگوزارانی بۆ دابینکەی، مافی ئەوەیە کە موچەی خۆی بیتێ. بڕوان ناکەم هیچ کەسێک ئەوەی کە تۆزی وجدانی ئینسانیەتی تیابێت، ئەوەی وجدانی کوردایەتی تیابێت، حیزبی تیابێت ئیلا ئاخری لەگەڵەوەیە بڕوان ناکەم خلافی هەبێت. و ئەرکی سەرشانی حکومەت یاریمی کوردستانە، ئەرکی سەرشانی پارتی و یەکێتیە کە بێم کێشەیە چارەسەرکەن، کێشەکە چۆن چارەسەریەکەن، چه ئالێتێکە دۆزنەوە ئەوەی تر خۆیان ئازاد و خۆیان قیادی ئەم میلەتە ناڵێن ئەمە قیادی ئەم میلەتاکەین بە حیزبەکەی منیشەوە ئەبێتم کێشانە چارەسەرکە. ئەمە واقعە تێگەی تر پێویست داگام ئێستا من و ئەم و مامۆستا جەدەلی لەسەرەوە بکەین بکریانەکرێ ئەبێ وابێت لابد عرب بڵێ جەناب دەزانم بۆ ئەڵێ وا بەڵێ کاکزانە ئێمەش لەسەر ئەو ساکەین بەڵێ بەشێکی زۆری ئەو بەرپرسیارەتیە لەسەر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتیشمانی کوردستانە. بەڵام ئێمە نقطەیەکێ لێرە ئەبێت کێشەکان پۆلێم بکەین، هەرێکە قسەی خۆی بۆ بکەی، شرۆڤەی خۆی بۆ بکەی، مەسەلەی درۆن و ئێران بیکات، تورکیا بیکات، هەرچی لایەنێکی کەی هەرچی وڵاتیشکە بیکات، ئەمە بابەتێکە بابەتی موچەخۆران و بابەتەکانی تر شتێکی ترە. یەکشت نییە کاکەزانە ببوورە ناڵم یەکشتە منەڵم جیاوازە هەمووی پەیوەندی بێکەوە من جەنابتم دەبڕی ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی ئەمنی قەومیەوە هەیە بێگومامیش لانەیە تا بەشێک تەییدی مامۆسا بکەم. ئێمەش لانەیە تا ئێستا پێناسیەکی تاوامان نەبێ بۆ ئەمنی قەومی خۆمان، نەزانین کامە بڤەیە کە نابێت دەستکاری بکەیت و هیچ کەسێک نابێت ئەو سونەرە تێپەڕێنێت. بەتاخۆ ئێستاوی کە منی بینم فەوزاشی گەورە هەیە، ئەوەی کە پێوەتێت بابڕین ئەمنی قەومی و ئاسایشی نەتەوەیی بەڕاستەکەی کاڵ بۆتەوە، کەس نازانێت کامە خەتی سوورە، کەس نازانێت کامە ئەوەی کە کامە لە خزمەتی میلەتەکە و خزمەتی پرۆسەکەیە. بە تایبەتیش نقطەیەکی کە هەیە کە منەمێ ئاماژی پێ بدەم بەڕاستی خطابی ئەوەی کە پێیدەوتێ میدیا و سۆشیال میدیا و خطابی ئەعلامی ئیترەمە بە ئەنقەسە یا بەبێ ئەنقەسە بەڕاستیەکەی تەوەجودێکەیە کایانوێت ئەم کۆمەڵگایە لەت بکەن و هیچ شیرازێکی کۆمەڵایەتی نێڵنەوە و هەرێکە کاڵەسێ مایکیشی بەدەستەوەیە و لەسەرەوە جادەیە بە ئارەزوی خۆی تەڕحی شتەکات وی خاتە ناو سۆشیال میدیاوە و جۆرێک لە بەلبەلەی سیاسی جۆرێک لە سایکۆلۆجێتی تاگ لە هەرێمی کوردستانە تێگەیە. ئەبێت ئەمانە بەڕاستی سنووری وەدابنێت. سنووردانان بۆمانەمانەیە ئەوە نیە تۆ ئازادی بەردەستەکەیت. لە هەر پرسیار هەیە لێرە ببورێت خوا بێمەوە سەر ئەو ئەساسی بۆی ئەتوانندرێت بینێ 300 کەس 400 کەس دژی ئەوەی کە سەداچلی خاچی هەرێمی کوردستان لە بادینان لەلایەن سوپای تورکیاوە داگیرکە خۆپیشاندان بکات بۆ نایکەن. من ئەم قسەیە بەرپرسم لێی لێرەوە خەڵک کۆکەنەوە بڕۆن بۆ بادینان تێگەی بەڵام تۆ دووشە دەبێت کاک زانابێت تۆ جیاواز لێکی بیتەوە. بابەتێگەی ئەمڕۆ ئێمە خۆپیشاندانمان کرد، خۆپیشاندانێکی سلمیمان کرد، تێگەی پامەکەی خۆشمان مانگەیان کە ئەکیدیشم لێرە هەژمونی وڵاتی ئێرانی لانێ فراوان بێت، تێگەی موسساتی لانەیە کۆماری ئیسلامی ئێران و قۆنسوڵێتیشی لێبێت. بەڵام تۆ بێ بزانێت لەوێشەیە بەڵێ تێگەی بەڵام تۆ هەدەفی تۆ ئەوەیە کە تۆ ناڕزایەتەکەی خۆ بگەێنی بۆ مەعایرانی بۆ مەعایرانە بینێ 300 کەس دژی کێشی سوپای تورکیا بچێتە هەندێک پرسیاری ئیفتیرازی سەیراکرێتەوە لە من ئێوە لێرە لەم شاری سلێمانیەیە درۆن لە مەتاری عربەتیە کۆمەڵە شەیدیرا دەیەگی ئەی باشە ئێوە وەکو یەکێتیشمانی کوردستان کەوانە کادری خۆتامون بۆ خۆپیشاندانی بۆ ناکەن دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانی چیە خۆی ئەمە ناین بەزۆر لە مقڕگانی خۆتانتانی دەرەوەی بەڵێ ئەتوانێت دەیە خۆپیشاندانیش کراوە لە شاری هەولێرە. هەولێری ژۆک و وەکو سلێمانی دووەکی ژۆک و سلێمانی ژۆک هەولێر بایمەم جاکاریە نەکەی خۆی کێشەی نانەوەکە خۆپیشاندانیان کرد گیرا پینیان کرد پەشیمانیان کرد لەو ڕائانی ئەگەر خۆپیشاندان نێ بن بێمە سەرەوە جادێ سوکاری بە کارێکتەر و کەسایەتی وەکو تۆ کەسێک بەری دەرونی هیلا کە تۆ بڕیارێکی سیاسی بەس ئەمە ئازادیە کاکە هەژار ئەمە خۆپیشاندان نییە. خۆپیشاندان مەعایری خۆیە بەڕێزت دکتۆری مامۆسای زانکۆی لە من لانێ باشترەوە بزانیت. ئێمە ئەمڕۆ خۆپیشاندانمان کرد کەسات گلی بکا لە ئێمە بڵێ بۆچی ئەمەتان کرد و بۆ شوعریەوەتان بری ناکرد ئەوەی کامان بوو گەیانمان تێگەی من ئەمە ناڵێم یەکێتی و لایەنە سیاسەکانی کەش باوەکو ئێمە بکەن بەڵام شتێکی پێوتێ مەعایب شتێکی پێوتێ ڕێوشۆنی قانونی تۆ بێ ئەوانە بگریتە بەر تۆ نابێت ناجەکەت بۆ ئەوە بێت من بڕۆم لە دووەکە خۆپیشاندان بکەم بۆی لوتی پارتی بشێنم بچم لە سلەیمانیا خۆپیشاندان بکەم بۆی لوتی یەکێتیشمانی کوردستان ئەمە هەڵەیە ئەمە هەڵەیە نانەوەی لە هەولێرە خۆپیشاندانی کرد بۆ
بۆ ئەخی کاکەزانە حیزبەکەی تۆ ناوی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ ینی نوێن پارتێکی دیموکراتیە بەڵێ. هاوڵاتێکی نانەوایە مافی ئەوەی نەبێ ئازادی ئەوەی نەبێت چوار کەلیمە قسە بکە لە بەڵێ منش ئەزانم من شیکردنەوەم کرد بۆ قسەکانی و بۆ خوێندکارەکانیشم بەزان کەوتم ئەم کەسە ماندووە لە ڕووی دەرونیەوە هیلاک بووە بۆ مەڵە قسەی کردەوە بەڵام بۆ بەشی دومی قسەکانی کێشەی پەشیمانی ئاساسیەکانی ئێرە بزەبت ئەوەی خۆتە کە تۆزە لەمەوە پێشباسی کرد و تشتەکان نابێمە ورکەینەوە. ئێمە ئێستا بابەتێکەیە هەرێمی کوردستان ئەنزیمەی هەرێمی کوردستان و ئەنزیمەی سیاسی هەرێمی کوردستان کەوتۆتە بەر مەترسی ئەوە گرنگە بەڵام لەو لەو وردەکاریانەیە کاکە قسەکەی من تکایە پرسیارەکەی من ناتوە مەسەلەن توی استفزازکەم ئازادی پرسیارەکەی من ناتوە توی استفزازکەم یان دکتۆر هەژار نییە لێرەیە گوتارێک نییە من لەگەڵ تام هەڵوێستێکی یەکدەنگی نیشتیمانی نییە ئەمە چێلی بەرپرسەری بۆی من وەڵامێکم بەرپرسە لێرە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتیشمانی کوردستان و کۆی گشتی هەموو هێزە سیاسەکانی بەرپرسە لە تەفاسیلدا ئەوە نییە چوار کەس کۆ ئەبێتەوە مەسەلەن ڕەنگە ئاسایش لە سلێمانی بیگرێ گەرم ڕۆیەوە پارتینە مەسەلەن ڕەنگە بە زۆرێکیش بێ هەندێک لە خەڵک ئەمڕۆ لە کۆمنتەکان پێی وابوو کە ئەمە بۆ ئەوەیە لە سلێمانی و لەو منتیقانە بۆ یەشێتی ڕێگەی پێنەدا بڵێن ئەوە تا بۆی بڵێ ئەوە تا هەنگاوێک بنیت و کۆمەڵێک تەفسیر و تەویلی هەڵی بۆ پارتی هەز ناکە یەکێتی و پارتیوان لە هەموو خەڵکی کردو بە نەزەریەم و ئامارە بکاتەوە ئەوە هەڵەیە ئەگەر بابەتێکیش لەو جۆرە هەبێت ببوورە فەرمو ببوورە با پرسیارەکە لای جەنابەت من لەگەڵ تۆیان لەمەیە پارتوی کێتی بەرپرسن لەو دۆخە ئەو دۆخی کە بەڕێزە باسیێکی ناو و ئامرەوانە من لەگەڵەوەیانیم لەگەڵ وشەکەیە بەڵام ئەوەی کە هەیە ناوی خطابی سیاسی و گوتاری نیشتیمانی و یەک ڕێزی و یەکدەنگی نییە لاری بزانە ببوورەوە بفەرمە دکتۆر کاکەزانە یعنی بەڕاستی سەرکرداتی سیاسی کوردی هەموو شتێکیان لە خەڵک سەنەوەتەوە موچە بەڵێ سوتەمەنی ڕێگاوبان تەنانەت ئازادی کاکە ئەدیانە ئازادیشی لێ بسەنەوە کاکە قیچەکە با 50 کەس بێتە سەر شەقام چی ئەکە تفەنگی پێە ئاربیجی پێە بیکیسی پێ خەڵکە کوژێ دەچوار دەوری گرێتەوە بە ئاسایش بیپارێزە بە خۆپشاندانەکەشی بکە یعنی با لە دۆک بکرێ با لە هەولێرکرێ با لە سلێمانی گرێ لە ڕانێ کەی ئەمە کێشەیە کاکە ئەمانە کێشە نییە تۆ ئازکەت یعنی هەموو شتەکانە لە خەڵک سەنوێتەوە بڕیاری سیاسی لێ سەنوێتەوە نابێت دەنگ هەڵبڕێ کاکە ئەمە ناتوانانی بەخۆت بڵێ دیموکراتی بڵێ هەرێمەکەم من ئەمەوەیە لە ناو ئەم عێراقەیە جاریشکە بژیم و ئەم میلەتەم بژێنم ئەتوێ پێی بڵێ بڕۆ بێزار بە کاکە زاناجان هەموو کەیسەکان لەم هەرێمەیە کاکرێ بەوانی بەڕێزیشتەوە باس کرد هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە شتێکی دیالکتیکیە مۆزوعێک نییە لەناو ئەم پرسانەیە پەیوەندی بەیەکەوە نەبێ حقیقەتێکەیە ئێوە پێتان ناخۆشە کاکزانە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەو ئازادی کە لەم دەڤەرە هەیە من حەقی ئەو بیرکردنەوەی ژوورە تاریکەکانم نییە بۆ ئەوی لێرە خۆپشان دانەکرێت پێی بڵێن یەکێتی ڕێ لێگرێت و بڵێن یەکێتی نییە خۆ هەموو یەک شەمانێ مامۆستان خۆپشاندانەکە لەسەر جادە حکومەت چی جوابانن بچووکترین داواکاری کە سەرموچەی ساڵانەیانەیە یان بەرزکردن پلەکانیانە بۆی کردن وازە موشەکان بێنە بۆی کردن جوابیانەوە ئەو ئەوێ پێت بڵێ کاکە ڕێکوتن هەیە چەند دانیشتن کراوە لەگە بەخایە سەرۆکی حکومەت چوە جێگری سەرۆکی حکومەت چوە وەفدەکان بە بەردەوامە چەند ئەوە تا شکات کرا لە محکەمەی ئیتیحادی کاکە زانە پرسیارەکە ئەڵێ دادگای فیدراڵی ئەڵێ کاکە تۆ 3 مانگ داهاتەکەت بە قسەی خۆ دەڵێ 300 ملیارە ێ باشە بە 3 مانگ موچەی بدایە بزانە دەرونی خەڵک هێواشترە بۆ یاننا تۆ خەڵک کاتی ئەوەی نەماوە بەڕاستی لە بیربردنەوەی پرسی نەتەوەی بەم جۆرە کەیسانەیە سەرقاڵکردنەوەی کاکە ئەو کە کارەساتی گەورە بوو لە هەولێرا ڕوویە کارەساتە و هەموو ساڕۆخە بیا بە شوێنێکی جوگرافیا ماڵی هەچ کەسێ بێ کاکە زانە گریمان مامی بەڵام کە میدیا باشە کێ بوو لە میدیاکان لە هەولێرا ئەوە لەم سنوورە میدیاکان هەمان تاوانبارن بۆ ئەی میدیاکان لەوێ تاوانبار نین هەموو کەیسەکان هێناوەتە سە وێنەی مناڵێک و بە بەغایەک کاکە و شارێ وێران بووە سیادەی نەتەوەیەک شکێراوە کەرامەتی هەمومان برینات کراوە وێنەی کە هەیە تۆ قسەی لەسەرکەی وێنەی کە هەیە تۆ قسەی لەسەرکەیت و بیورێژێنی باش ئەگەر وابێ ڕەخ نەبێ باشە خۆ سەرۆکی حکومەت لە پارتی دیموکراتی کوردستانە ڕاستە وەزیرە ڕۆشنبیری وەزیر یەکێتیە ئەی باشە چەند ساڵێ ئێمە هاوارەکەین با یاسایەکە بێ بۆ چاودێری کاری میدیایی بۆ چاودێری نەک بۆ سانسۆر من لەگەڵ سانسۆرانیم لەم کەناڵی ئێوە لێم و چەند جارێکیش دووپارەم کردەوە لەگەڵ ئازادیان تا ئەو پەڕی بەڵام نەک ئازادی خەڵک پێشکەلکەی لەگەڵ لەگەڵ ڕەخنەگرتنام هەتا سەر ئێستا ڕەخ نەبگرین بەڵام سوکایەتی و ناوزڕاندن بە هیچ کەسایەتێک نەکەین و بە هیچ لایەنێ نەکەین بەڵام مەجبورین بە حکومەتەکەی خۆمان بڵین و بە حیزبەکانی خۆمان بڵین بەڵێک پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەکەم
یەکێتی نیشتمانی کوردستان بە دەرەجەی دووەم، گۆڕان بە دەرەجەی سێم، هێزە ئیسلامیەکان بە دەرەجەی چوارەم و پێنجەم. ئێوە بەرپرسیاری یەکەمن لە بەرامبەر ئەم بارودۆخەی کە لە هەرێمی کوردستانە خولقاوە و پێویستیشە هەر ئێستا لە ئێستا زووتر نییە ئەم قسەی ئێستاشمان نیە. ئەگەر خطابی نەتەوەی ئێمە لە هەرێمی کوردستانە تەمسیلە لە سەرۆکی هەرێم و جێگرەکەی هەر بانگەوازکەن ئەگەر بەرپرسیارەتی لە حیزبایە با کاک مەسعود و سەرۆک پاڤڵ یەکتری ببینن، کاک پاڤڵ یەکتری ببین بێکەوە با دانیشە قسە لە سەرمانەکەن و لەوە ببورن برا گەورەی و برا بچووکەتی ما ئەوان ناڵێن ماموو برازین و با ماموو برازان دەرگا بۆ یەکەن و قسە لە سەر شتەکان کەن و شتەکان هەلکەن بۆ ئەوی خەڵک تۆزێ ئاوێ کە بە دەرونی خەڵکە خەڵکیش پشتیوان دەکات. واز دەم کەیسە بچووکانە بێنن کەیسی گەورەترمانێک کاکەزانە تکایە حقیقەتێکەیە با بەم شتە بچووکانە کەیسە گەورەکان نەشارینەوەنێ. ئەتوانرە مەسەلەن چۆن کاری لەسەر بکرێ مەسەلەن ئەگەر کاکەزانە دەرونی خەڵک ئارامکەنەوە. نەمە بەستم ئەو کارەساتی لێر چۆن تەوزیفی نیشتیمانی بۆ بکرایە لەبەرەوەی لە بنەڕەت تا تۆ میدیایکی نیشتیمانی نییە لەبەرەوەی بۆ هەموو پرسەکان لە دەیدگای حیزبیەوە سەیرەکەین نە حیزبەکەی کاکەزانە و نە حیزبەکانی کەش کادرەکانن بەو شێوە پەروەردە ناکەن لەسەر هێڵی نەتەوایەتی بیرکەنەوانە بەرامبەر بە هەموو کورد هێندەی پێشەوە حیزبەکانە خەنە پێشکردەوە لێم ببوورە کاکزانە بە ئەم قسەرم لێ قبوڵ بکەیت ئەبێ لێم قبوڵ بکەیت ئەگەر هەر هەمومان بە حیزبی بەبێ لایەنی شەوانێ ئەگەر ئەو نەتێڕوانینی نەتەوەیمان هەبوایە کارەساتێ لە زاخۆ لە ئامێدی و لە خانەقین و لە کەلاروانە یەکەیسە بۆ ئێمە جا تورکیا بیکایە خۆیان بیکە واقعێکێکاکە فەربوو ئەوە تا ساغبوونەوەیەکێ تۆیت هێزەکانی ئەوانی نزیک لە دەوڵەتی ئێرانەوە یە ساروخەنێ بە بارەگاکانی ئەمریکاوە ئەمریکایە لە ڕێی یاساوانێ کەیسێ دروستەکە بۆ فلای عێراق و کۆمپانیەکانی دەست بەسەر پارەکانی ئاگرێ لە بانقە کەیسی بۆ دروستەکە چکۆ باڵا دەستە لەم جوگرافیە بەشەڕ هاتۆتە ئەم جوگرافیایەوە ئەمریکایە یعنی وازەهێنێ بۆ ئێمە لەم بینەیە بسووتین ئێمە ئەبێت چاوەڕی دەستی چێبین چێ سیاسەتی منطقەدا ڕێژەکە زادا کورد و عەرەب سونە و کورد و سونە و شیعە سیاسەتی ناوچەدا ڕێژن با خۆمان هەڵە خەڵەتینی کاگەسانە هێزی گەورەتر هەیە ئێمە بێت چیان لەگەڵاکەین یەکگرتوو بین بۆی لەگەڵانە مەساڵەحەکەین ڕێکەوتنکەین خۆمان یەکگرتوو بین لە قۆناغی یەکەمە لە قۆناغی دووەمە لەگەڵ ئەوانە ڕێکەوتنکەین و مفاوەزات بکەین بەمە نەبێ نایتەوە سەرین بەڵام بەر لەوانە وەرە دەرونی خەڵک ئارام کەرەوە دەرونی خەڵک ئارام کەرەوە یەکێتی نیشتمانی کوردستان بە کەناڵەکانی خۆی بڵێ باشە خۆ لە دەروی یەکێت کەناڵەکانی یەکێتی پاتێخ کەناڵی کەشەیە خۆی ناو ئۆپۆزیسیۆن ئەمە بەچی ڕاگیرێت ئەم پۆپۆلیسیە و گوتارە پۆپۆلیسیە لە چۆ ڕاگیرێ بە یاسا ڕاگیرێ کاکەسانە بە داواکاری گشتی ڕاگەێنێ بەسە ماندوو بووین باری دەرونی خەڵک زیاد لە پێویست ماندوو بووە بەسە ئێوەش ئەوەی کە ماندووی مەکەنەوە کە ئێوە یەکگرتوو بن وەرە بەوا دەری شتێکی بەرێ یەخۆ لە کوردواری خۆشمانەگا گەزاناڵێ سوار و پیادا گەربیانێ دەسم هۆشکەن یەکێ خۆی بەرزەکاتەوەی کە خۆی دانەوێنێ ئەی خێرێشێتی پارتی تاکەی بۆ چۆنی کاکەزانە لەس لەو بارەوە یعنی ئەو سوار و پیادەیە کە کاتی ئەوە نیە کە بەڕاستی کاکزانە یان بەڕاستی ئەبێ ئەو بابەتە بکڵێ وەکەوەی لە سەرەتاوە دکتۆرە ژاروتی ئاش بەتاڵێکی معقول بە هەرێم بکەن يعني بۆ بەرەو ئەو من هیوادار نیم قەت هەرێمی کوردستان ئەو ڕژبینیەش بایمە بەو جۆرە زۆر ڕاستە دۆخی ینی نفسێتی تاگ لە هەرێمی کوردستانە ینی بەڕاستیەکەی خراپە لە بەروی موچە نییە ئەوە بە شوێنی خۆی و مافی خۆیەتی و حەقی خۆیەتی قانونیان حەقی خۆیەتی ئیداریان حەقی خۆیەتی و ماوەکو مافی خۆیەتی ئەوەی کە من ئەمێ لێرە دابیڵم ڕاستیدا نقطەیەکەیە کە زۆر گرنگە ئەگەر تۆ بتەوێت ینی با بڵین استراتیجێکی ڕوونت هەبێت تێگەی ئەبێت هەموو لایەنە سیاسیەکان تەنازولات بۆ یەکتری بکەن چ پارتی بۆ یەکێتی چیتی بۆ پارتی تەنازولاتی ئەم دوانە بۆ یەکتری بە مەفهومە بە مانای وشەکە تەنازول نییە تۆ تەنازولە بۆ بابەتێکی گەورەتر هەرچی لایەنێکی سیاسی بیکات بەڕاستیەکەی گەورەی و شکۆکەی بۆ وەگەڕێتەوە و گرنگە لەم دۆخەدا بەڕاستیەکەی ئیتر نقطەیەکەیە کە بێ نقطەیەک دانن و بڕۆنەوە سەری دێ چ پارتی چیشێتی ئەبێت ئەم کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە ئەگەر نەشتوانن هەموو کێشەکان چارەسەر بکەن ئەبێت لە جوزئیاتە بەشێکی زۆری و کێشانە چارەسەر کرێت چونکە ئەگەر چارەسەر نەکرێ ئەم دۆخە لە واقع ئەم نەڵێم
هەرێمی کوردستان بێتە هەرێمێکی هێزگار لاواز و نقطەیەکی کێژەیە کە ئاماژەی پێ بدەین ئەوە تا هەڵبژاردن کە بێ بکرێ بۆ پەرلەمانی کوردستان ئەوە تا هەر جارە بە بیانوویەک حکوومەتی عێراقی دوایە خاتەوە و خاڵێکی کەش کامی ئاماژەی بدەم ئێمە عنی با دەوڵەتی عێراقی و حکوومەتی عێراقیونە بە فریشتە نەبینین عنی بیانوی هەرێمی کوردستان هەرێمێک بێت کە ئاسایشی تێدا بەرقەرار بێت ژێرخانی اقتصادی ئێرە بەڕاستەکەی ژێرخانێکی بەهێز بێت حکوومەتی عێراقیش لە واقعا دەورێکی خراپی بینیوە لە بەرامبەر هەرێمی کوردستانە ڕاستە بەشێکیان خراپی ئەدای خۆمان بووە کە گەیشتونێتەم قۆناغا بەشێکی کەش بەڕاستەکەی پلان هەیە لەسەر هەرێمی کوردستانە پلانی گەورە و حکوومەتترسیداری ژێ بەرامبەر بە هەرێمی کوردستانە پلانەکەش پلانێک نییە تەنیا لەناو حکوومەتی عێراقیە بە پلانێکێ لە دەروی حکوومەتی عێراقیە چۆ کاتایە سا حکوومەتی عێراقی بەڕاستەکەی خاوەنی سیادی خۆی نییە تا خاوەنی بڕیاری خۆی بێت ئەو بڕیارانەی کە لە دەرەوە دەرەچێت و دێنرێتە ناو عێراقەوە عێراق وەکو ئالیەتێک وەکو میکانیز بێت بڕیارەکانی دەرەوەی خۆی و سنوورەکانی خۆی جێبەجێەکە واتام نەمێ بڵام خاوەنی سیادی خۆی نییە تا بڕیار دەرکات و خاوەنی با بڵێن قیەمی حکومی خۆی بێت و بڕیار دەرکات و بەرامبەر بە هەرێمی کوردستانەوەی کە دەرەکرێت لە دەرەوەی ئەجندای خۆیانە لە دەرەوەی ئەجندای وڵاتەکانی کیانەوە یانوێ لە ناو عێراقا بەڕاستەکەی جێبەجێکەی و ئەوەی کە دەش ئەشێ ئەو بڕیارە بدات حتمما لە بەرژەوەندی خۆیە ئەوە چێژ لە ئێمە نزیکا ئەم وڵاتانان کە لە ئێمە نزیکن ئێرانە تورکیا وڵاتان کە تا ئێستا ئامادەنێن اعتراف بە نازنامەی ئێمە بکەن بە کوردێتی ئێمە بکەن بە زمانی ئێمە بکەن بە هەموو ئەو مەباتێ ئەجوانانە بکەن کە ئێمە شانازی پێوەکەین وەکو میلەتێک. سپاس دکتۆر قسەیەکت هەیە وڵی کاکە زانە من بەستەنا ئاخر قسە ئەڵێم هەر وەکو معلوم زانیاریی گشتی هەموو کەناڵە میدیایەکانی ئێران و لایانی ڕسمی ئێرانیش بە ئاشکرا وردەکاری لەسەر بردمانەکەی شاری هەولێر یا باسی کرد لەوێ کۆمەڵێ ئاژانی نێودەوڵەتی لەو ماڵەیە باشە یەک لایانی ڕسمی ئێمە و یەک کەناڵی میدیای ئێمە وەڵامی نایەوە کە بڵێ شتیوانە بووە بەس دکتۆر چۆن وەڵامی راوەتەوە نازانام لە بەڕێزت ئەگەر یارمەتی ئەگەر یارمەتی بێت ئەو لە نەتەوەیەک گرتوەکان ئەڵێ ئێمە بۆ پاراستی لەبەری خەڵکی گومانایی لەمەیانێ مامۆسای لە بردننی لەکەم لەمای زۆر جیاوازم لە تۆ یعنی وڵاتێک بردومانی تۆ بکات وڵاتێک سیادی تۆ پێشێل بکات وڵاتێک کۆمەڵێک بەڵگەنامەی مزەوەر بخاتە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن بە پێچوانەوە بەداخۆ منەڵم دکتۆر قەت نەئەوایە تۆ دوای ئەو پروپاگەندانە بکەوتیتە وەزیری دەروی ئەمریکا وەڵامی داوەتەوە موسساتەکانی حکوومەتی هەرێم وەڵامیان داوەتەوە وەزارەتی ناوخۆ وەڵامی داوەتەوە سەرۆکاتی هەرێم وەڵامی داوەتەوە ئێمان لای تۆ فەرمینین ئەی چی فەرمیە بەڵام بەڕاستیەکەی من یەک پرسیارێکگومان ئەوە تاوانە مناڵێک تۆوالێ بکەیت تاوانە کەسێک کوشی بەڕاستیەکەی پرسیارەکەی من ئەوەیە من سەیری ئەوەم لێت کەسێکە بێت لە هەرێمی کوردستانە پژگیری ئەوە بکات بڵێت ئەو خێزانە یاخود ئەو بنەماڵێ خانوەکەی خانووی ئەو بنەماڵێ دەستگای مخابراتی و هەواڵگریتیا بووە بەڕای من داوای لێبوردنی لێن وما مەساکە بیرکردنەوەکەی بەڕاست جەناب هەڵەتی گەشتووی لە قسەکانی من ئەوە وڵای من دوای دوانی سەیری بەرنامەکە ئەڵێ حکوومەتی ئێرانی دەوڵەتی ئێرانی میدیای دەوڵەتی کردووە و پاساو بۆ خۆیانێتەوە لە خۆمەشەبانانی یاریمی ئێمە بەڕست ئەتوی سوورەکە چۆن بۆە دکتۆر بۆی کاکزانەش لای معلوم سووڕی ڕسمی لەکوێ ئێستا لە سەرۆکاتی هەرێم و لە عێراقەوەیە بەڵێ عێراق لەسەر زمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەم هێرشێکی دوژمنکارانێ مامۆسا بڕۆ سەر سایتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەیتر خۆمە فەرمیە کاکە لایڤەکەی بەڕاستەوخۆکەیم بینی لە هەموو کەناڵەکە لەو کاتە بزانم سەیری ئەوەشم کرد بزانم چەند کەناڵ ئەو هینەکە لەو شوێنە مایکەکەی هەیە سێک مایشی لێبوو کاکە بۆ مۆزوعەکە نەگۆڕێ سێ کەناڵی لێبوو ئەتوان ناوی کەناڵەکانیش پێ بڵێ بۆی بزانی کە ناوی کەناڵی کەژزانیاری بەڕێزێ وەزیری خارجی عێراقی داوای کشانەوەی باڵوێسی عێراقی کرد ئێران ئێوە هەڵوێز نییەوە چیە ینی خۆ لەوە زیاتر هەرێمی کوردستان توانای ئەوەی نییە بەرامبەر ئێران بوەسێتەوە تۆبارانی ئێران بەس کاکە زانیاک شتێکی پێ بڵێم من لەو قسێ نابوورم تۆ بڵێ من وەک تۆکو هاوڵاتیەک پێت خۆشەکە ئێران وایوت بیان مطلقاً نەتۆ لە منەتەوەی تری
ناوام نەوتوە کاک دکتۆر بڕۆ دوایی جۆ لە خۆت بگرەوە. کاکە جۆ لە خۆمە گرم و باشە بەڵێ. زانم چی وتووە بەڵێ. کاک زانە هیچ نەزانم بەڵێ. هیچ نەزانم مامۆستایەکی زانکۆ مەزانم کە وشەی لە خدەم مێتە دەرەوە خاوەنیم بەرپرسیاریشم چکە دادگا هەیە یاسا هەیە ئەکرێسپێنە بەڕێزت تۆش و حیزبەکەش داوایەکەم لەسەر تۆ مارکن مافی خۆشتانە ئەگە من هەڵم کرد بێت ئەگە ناوزڕانم کرد بێت من لەم پرساڵم دەوڵەتی ئێرانی واڵێ دەوڵەتی ئێرانی واڵێ لە نەتەوەی گوتان و توێتی و لە میدیاکانی شاوە میدیاشی بۆ تەوزیف کردووە بڕۆ لە سۆشیال میدیا لە میدیانی و میدیا لەسەرەوە من قسەکارم کرد ناو بەرنامەکە بۆچی نیمەچێ لەسەر کارەسات ئەوە بەستی ئەوە بوو قسەکەی من لەسەر ئەوەیە ئێمە هەموو گوتاری کوردی و میدیای کوردی هاتە وێنەی مناڵێک و بە بەخایەک ئەخر ئەمە کارەساتەکەی کەیسەکەت زۆر لەوە گەورەترە وێرەی مناڵەکە ینی پێناسەیەکە بۆ هەموو قەزێکە کاکە تێگەی یەکشتی هەموو مناڵێکی کورد ئەمە جاکاری نییە منیکە مناڵێک لە باکووری کوردستانە دەوڵەتی تورکیا شەیدی بکە لای من هەمان ئەو مناڵەیەکە بە پێر و بەسەر پێرە بە موشەکانی دەوڵەتی ئێرانیکادرێکی پارتی ئەوە بیرکاتەوە هەموو کادری بۆ شەهیدێک لە باکووری کوردستانەوە بیرکاتەوە کە پێم وایە وانە کاک دکتۆر لای تۆ لانیای بەڕێزەوانە بێ بەڵام ئەمە واقع بەس زۆرم پێخۆشەکەی بڵام هەر کوردیەک لە هەر پارچێکی کوردستانە بەدەستی هەرچ وڵاتێکی داگیر کرد شەهید ببێت ئێمە هەمان هەڵدەستانەیە سوپاسدانەکەم سوپاس بۆ دکتۆر ژار شێخ محەممەد مامۆستای زانکۆ سوپاس بۆ بەڕێز زانا تۆفیق بە کادری پێشکەوت پارتی دیموکراتی کوردستان دوادارین گفتوگۆکەمان لەسەرەوە بوو بێلانی کەم شوختێکمان دابێ لەو قەزیە و باگاتنەوەیەک دروست بکەینەوەی کە ئەوەی بینەرمان بە بڵین کە بەڕاستی بۆ ئامالاتەوە خەتە بۆ تاکەی تۆختر بکرێتەوە سوپاسدانەکەم دووبارە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەژەکەی نامانەتی خوای گەورە میشە شاد و سەربەرز سوپاس